بسم الله الرحمن الرحيم الحمد لله الصلاة والسلام على رسول الله تبعي أمرك مسلمانان لدفري دشتي هرير كوبوينوا بهوي أنزامداني مراسيمي نوێژی باران کە بەڕاستی ئێستا کە ئەمڕۆکە یەکەمین ڕۆژی مانجی دوازدێ تا ئێستا باران نەباریە وەکو پێویست پەرە نەکەتیە لۆیە مسلمانان هەستان بە زیندووکردنەوە ئەو شاعیرە و ئەو سونەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام وەروەها هێنانی حەیوانات و مەڕ و ماڵات و منداڵ و گەورە و ئیختیار و نەخۆش و هەموو خەڵک تێیدا قوتابیانی زانستە شەرعیەکان بەشداریان کردووە بە ئومێدیەوەی خوای گەورە ڕەحم بە ئێمە بکە یاخود ڕەحم بەو ئاژەڵە بێزمانانە بکاتن بارانی بە ڕەحمەتی خۆمان لە بۆ ببارێنی لەبەر ئەوەی نەبارینی باران موسیبەتێکی زۆر گەورەیە کەوا ڕووی کردووە لەو میلەتە داواکانی لە خوای ڕەب العالەمین بارانی بە ڕەحمەتمان لە بۆ ببارێنی و پاداشتی بەخێری ئێوەش بداتەوە لە بۆ گواستنەوەی ئەو مەراسیمە بەناوی خوای گەورە و میرەبان داواکارین لە خوای گەورە و میرەبان خوایە ڕەحمەت و بەرەکەتی شەحام لە ئومەتی محەممەدی بنێری لە ئەو مسلمانانە و لە ئەو ژیان لە بەرەی خوایە خوای داواکارین لە تو بارانەشی بە ڕەحمەت بنێری لە ئومەتی محەممەدی خوایە خوا لێت ئەپارڕێنەوە ئەو شفایە و نخۆشانە بدەی ئەوەی نخۆشە ئەو کۆڕۆنەی لە ناو ئیسلامەتی هەربگری خوایە یا ڕەبی خوایە مەحفوظین بکەی لە بەلا موسیبەت و دنیا و قیامەتە خوایە ڕەبی خاک و وڵاتمان بپارێزی خوایە لەو خاتری گەورە و جەلالەتی خۆت کەی خوایە بەناوی خوای بەخشندە مێهرەبان ئێمە وەکۆ سنووری هەریر و دەوروبەری بە گوندەکانیەوە هاتوین بۆەوە سونەتێکی موەکەدەی کە باران بارینە ئەنجام بدەین بۆ ئەوە ئێستا خەڵک پێویستی بەتایبەتی کوردستان وەختی داسانی دەغڵ و دان و پێویستی بە بارانێکی زۆرە بۆ پەڵەکەتن ئێمە داوا لە خوای گەورەکەین خوای گەورە بە ڕەحمەتی خۆی بارانێکمان بۆ بنارێ ببارانی بۆ فەقیر و هەژار و مەڕ و ماڵات و ژن و پەکەوتە و نەخۆشەوانە ولا تجعلنا من القانتين خويا لو يدعمك خويا لو يضمنك يا رب العالمين لو يضمنك يا رب العالمين تبارك الله لكن دعائي بالقبول يا خويا اميني كثير لما يدعو على مخافي تعطونينا خويا امين واخبر بك يا رب العالمين بەڕاستی ئەو کۆبوونەوەی لێرە جێی دڵخۆشکردنی ئیماندارانە بەڕاستی یەکێک لە سونەتەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام زیندوو دەکرێتەوە هیوادارین خۆزگا پێش ئەو کاتەیە زیاتر بە ئێمان بگوت وەکو ئیمام و خەتیبەکان ڕێنمایی خەڵکمان بکرد بە سونەتەکانی پێشی ئەو سونەتەیە وەکو سێ ڕۆژ و بە ڕۆژوو بوون لە پێش ئەو کاتەیە وەکو ڕەدی زوڵمەکان و ستەم لێکراوەکان گردن ئازاکردن و لە یەکتر نزیک بوونەوە بۆ ئەوی خوای پەروەردگار زیاتر ڕەحممان پێ بکە زیاتر کۆباینە خۆزگە منداڵ و ئاژەڵەکانیشان بهێنابە خۆزگە زیاتر لە خوای پەروەردگار نزیک بین و بۆ ئەوەی ئەو نەهامەتی لەسەرمانە زووتر هەڵبژێرێت دەڵێن یا ڕەبی خوددا لە بۆ خاتری ناوە جوانەکانت بێبەشمان نەکەی لە ڕەحمەتەکانی خۆت خوددایە دەستمان بە سەفر نەگەڕێینەوە دوعاکانمان گیراوە بکەی بۆ گشت مسلمانان بۆ هەموو نعمەتەکانت ئامین یا رب العالمین وعلى أن تصدق باران شبر رحمته لو بارين والله دا كريم هي همون بين لو جبارانه بكي باران شبر رحمته لو بارين ما تستاهل هي سپاسی کەناڵە بە ڕێزەکەتانەکەم کە بەشداریتان کردووە بۆ ئەو بۆنەیەکە ئێمە هاتوینە لەخوای گەورە بپارڕێنەوە بۆی کە بارانمان بۆ بارینی لەبەرەوەی ئەمە هەموو فەقیرین محتاجین بە ڕەحمەتە ڕەب العالەمین ئینشاءڵڵا خوا بارانەکی بە ڕەحمەت و بەکەرەم ئەنێنی لۆ بۆ هەموو مسلمانە لە هەموو هەر خەرچی دنیا نگە ڕوحمان پێکە بە دەردی قات و قورتی و جەفاف نامان کوشی ئینشاءڵڵا خوا پاداشتی هەموو لایەکی ئەدەتەوە ئەوانەی کە حاضرن لێرە ئەوانەی کە دوعاکەن ڕووی لە هەرێمی و منتیقەی بەکردیە جا بەڕاستی مشکە سادێکە لە کوفارە يرسل السماء عليكم مدرارا أقول يا استغفار تاكير سزا بدا